یاخوا بەخێر خۆشی سەلامەت یاخوا ئەوە چیەکەی تۆ وەرە تۆ وەرە بێ قەزابی ئەڵێ تۆ بەتەقێنەمە تۆ چیتە بواکەی کورە ئەڵێم نەوەکو لە پڕا مناڵەکان بێنەوە گویان لە ئێمە بێت ئابڕوومەچێت حەق پێغەمبەر ڕزنۆقە چێ بەخاتی خۆ ناکوا لە ماڵەوەیە کورە کاکە مناڵی من لە بەشەر ناچێت لە پڕا پیا بێ عینەن کاسپەر چی لێ بکەم ئەی بێ قەزای تو ئازە مۆزوعە بێنە کاکە لەسەر قسەکەی تۆ چوومە ماڵی باوکی نارین تێگەشتی یەک دانە سەعات مەحتی شەهامەت و کەرامەت و پیاوەتی تۆم کردووە تێگەشتی ئەوش وعدی یاوتی ستا سبەی شەونەیە بەڕاستی پەشیمانم بوو دێمە دووسێ جارە ئەو پیاوە داخوازیەکە و نایبێتە بۆزاکەیەوە ئاخر کاکە هەمێستا ئەگەر پێوتم تۆی گوێرەکەی پێ ناخۆشە ئەزانی چۆن خۆ لە پڕا ئاخ چۆنژم بێن من هێشتا پرسم بە مناڵەکان نەکردووە مناڵەکان پێیانزانی ئەرێ کاکە تۆقی مناڵە چێم بێ خەزابی ڕەفیقی تۆ ژنی هێوشدیشی هێو نادرسێ خۆ تو ژنە نیستە ژنە بێنی پورە کاکە مناڵی من لە بەشەر ناچن باشە گریمان کاکە هەمە وا هێنا بیبەمە کوێ ئاخر ئەی بێ خەزابی هەر خان و زۆر و زەبنێ کاگە شوقەیەکی بۆ بگرێ بکە ناو شوقەیەکەوانێ و بڵێ ئیشم لە سلێمانی دۆزیێ و حرەسیتێکم دۆزیێت و لە سلێمانی و ئەچم بۆ حرەسیات شەوێ لە ئەم و شەوێ لێ بە کاکە هەموو وڵی تو عاقڵ نابی بە حەقی قورئان عاقڵ نابی ئەی باشە من کە ژن بێنم ئەی نابێ لای ژنەکەم بم ئەی یعنی لای مناڵەکان چۆڵکەم پێی نازانن نازانم ئەی بابا چیم پێوتی بە قوربان ئەی پێ ناڵێم بڵێ حرەسیەکم دۆزیێت لە ناو شار تێگەشتی ڕۆژانە ئەچم بۆ ئەوێ و درەنگێمەوانی ئەی والله خەریکە قەنەعەتت پێ زانی والله وەمزانی هەر ئاوا جێژوێژیت دەبێنە ڕەشە چی بێنە ماچێکەوە چی فکرە جوانانە گۆرە نەخزبەتە گۆرە ماتویتە دوو ماچش دێ کاکە جان ئەگیان مەغریبی بۆ ماڵی ئێمە باشە لەوێ نانێکی ڕێگە پێگە خۆی باشە قوربان تۆش ئامۆزاکانی لەگە خۆتا بێنە ستۆپ بۆ کاکە من یەک کەس و کاری خۆم تێ ناگەرم بەخواست بێنە تەپڵم بۆ لێ خبرا جوانەکەم خۆی لە مۆزوعەکە بن باشترە لە دوو قسەی خێرەکان نامێ ئەو قسەی خێرم هەر نەویست زعلا کولی من کەسوکاری خۆمە هێنم پێ شەشەکە هێنم بەیەکەوە چیمە ماڵی ئافرەتەکە تێگەشتی مامۆستاژە بێن لەگە خۆمانە تێگەشتی مارەیەکەین و ئللا لاو بڕایەوە چۆنە دەرەجەیەکی بەخوا یاڵا بڕا دەی کوڕم وەرە ئاخر چاوە لێ ئەم ڕقیتێ تووشم بوو وەڵڵاهی بێژنی مەقسەدم ئەمە ژیان نییە هەوای لێتدا ڕقیتە بکەیت دەی کوڕم تۆزە سەرتر وەڵە سەرتر بەسەر بەخوا عەکسی نەڵم سەرترەوە چێتە خوارە ئەڵێن تۆ خواتە کوڕم دەی ئەوم تۆزێ بگرە دەی قایم باوکەڕۆ ئەڵێن ئەم شێت و گێژانە هەچی قووەتی عەقلیان هەیەنە سەری پەنجەی ئەمەش ئەوەی هەرمای کرداتۆ قووەت دا بەسە ئاتۆڵاکە دەستیشی لێ بەس سەری تۆش ڕقیشم نەکردووە ئەدەبسس عینەن طەبیعەتی خاڵەکەرەکەی دابەزە بۆ باوکەوازانە بەتەنیا بۆ جنی لەگەڵە بەسە لە خۆتەوە چانە باسی گوێ بگرن من تۆزێکی کە ئەڕۆم بەریە کوڕم لە دوای مەغریب ئیشێکی زۆر زەرورم هەیە تێگەی درەنگم پێچێت احتیمالە دەوری سەعات 12 و دوای 12 بێمەوە ناچنە دەرەوە هەستی گوێ بگرن ئەو خوشکەتان بەجێ ناهێڵن بە لەحظە خواب لەو خوای بەجێی بێڵن عاقڵانە دانیشن من ئیشێکم هەیە کوڕم دوای 12 لەگە برادەرانە تۆزێ ئەزانین چۆن دوو عایلە پەلاماری یەکیان ناوە بنە یەکتریان کە لە پاچە کردووە داوایان لە من کەوتیان کا عوسمان فریامان کەوە سوڵح ئەچم سوڵحیان بۆکەم چی بکەم تۆ باوکەیە پرسیار بکەم تۆڕە ناژێت نەوەڵام و تورام تۆ کێشەی خۆت و مناڵەکانە بێحەل ناکرێت ئەبێ بەس گەمژێ بێ کێشەی یادت دەست و کورە ئێوە گەمژە و گەلحۆن لا ئێوە ئەعتیبارم نییە معتەبەر نیم سوڵح لا من ئەو دوێە چیڵح سوڵ بێ بەڵا بن گوێ بگرن نێنە دەرەوە ئەو خوشکەتان بەجێ بێڵن هەستی بلا خۆ ئەگەی لێ بێم و فەلاقەتان دەکەم عوسمان جارە مەچۆنە ژوورەوەنەوەکو مناڵەکان گویان لێ بە لێرە با تەلەفۆنی وە ڕەشە بکەم ڕەشە ئەوە ناڵا ئایسە ئەمە ڕەشە ئەلەو ڕەشە چۆنی باشی ئەحواڵە جۆ بگرە بە مامۆستاکە وتووە ئەمە لە پێش هەموو شتێک لە هەمووی مهمترە بەس جۆ بگرە ڕەشە ئامان پاقلاوە عادی نەکری کیلۆی پێنجی پێ بێ من بڵێ فستەقە و بیستم پێیاوە ها ئەیدە باشە ئەسڵ کامێ ئەسڵەوە بکڕا بەس تۆ گوێ بگرە شەربەت چی کڕیوە شەربەتی هەنار ئاخر ئێستا کە پێ دەڵم تۆ گوێرەکەی پێ ناخۆشە عاد زەویدە ئێ بە قوربان ئاخر
آخر پاکلاوی بستە بە شەربەتی هەنارەوە خوراوە دەگوێ بگرە دەنگ پارێزماکەرەوە گوێ بگرە شەربەتەکە بگۆڕە ئابی گۆڕە بیکە بەهین بیکە بە شەربەتی پرتەقاڵ برتقال هي اللي برتقالة تررم عذبتي حالة رشا جواب كده لقلب مغرب عمليا بماري ونانك خوينو راي درجة باشا با قربانم دا تو پی خوش نبیشه پی خوشه خاله برادی کم نکار رشیدن دبر دیست چاوم چی خۆمەوە لە ماڵە بلا بلا چی بووە قسە بکە وەرە خۆ گای بێ حورمەت وەرە خۆ وەحشیت چیە قسە بکە شێت بوو یەک دەقڕا وەسە چی بوو بلا ئەرە ماڵە لە ئەوڵە بۆ بڵێ بۆ چی وتووە نە کاکە سە بۆ لێتەوە ماڵە بۆی لێتەوە بلا وەرە باوکە دزاتە سەرمان دەست ئەرە وەڵا وەرە باوکە بکەرەوە وەرە دەوڕە حەبلەم لێ بکەرەوە عوسێل عوسا بلا خۆ پارەکە لە شوێنی خۆیەتی ئەی دزەکە هاتۆ چی دزیوە با تەلەفۆنی بۆ هەستی تۆ هەم لە نازانم لە هەستیی باوکەجان بیکە بۆ پۆلیس وەرە پۆلیس وەرە لەبێنە بەخمەکە تۆ بێ خۆ ڕقەمەکە لە خۆ تۆ سەری پێخەمبەر بە 150 وەرە با بە 150 حەریقە خۆ گرمان نەگرتۆ بلێ بۆ هەم لێکەی وڵای ڕاستەکەی 104 تۆسی ئەم هەتیوە لە خۆی تەلەفۆنەکە بەقڕ پۆلیسێک ئەلو ئەلو لە خۆ تۆ ڕقەم بۆ لێی کوڕی کەرێسە بخۆشم کەوە ئەلو ئەلو کاکی پۆلیس بێ زەحمەت ئێمە دزیمان لێکراوە لە چ گەڕێکێکن جەنابە؟ وەڵا لە گەڕێکی 42 ئەو تۆ نابێت تۆزێ شعوری هەبێ 42 پێڵاوە ڕۆحەکەم بۆ نەکبەتی کۆڵانەکەمان ڕقەم 42 من چی بکەم؟ چۆن خزمەتێ بکەم؟ وەڵاهی دزیمان لێکراوە هەر ئێستا ئاگەمەلاتەن بۆ ئێستەی ڕۆحەکەم دڵەکەم چاوەکەم بیخەرس بێن ئێمە پەلەمان نییە تۆ کابرایەکی زۆر سەیری خەڵک لێمانە پاڕێت و خێرا بگەینەوێ کەچی تۆڵی پەلەم نییە باشتە باش کاکە گیان دەستان خۆش بخوا لەگەڵ باشە ئێستا من ئیشی دنیام هەیە پۆلیس تۆزێکی کاگاتە ئێرە ئێوە بۆ ئەتان کرد ئەی هاوار دەهەسە بام ناو تۆزێک کۆکەینەوە دەهەستا بەسراوە تو چۆڵسە ڕازەکەیت وەرم بکەرەوە نەمێنێت ئەمەیان بدزیە لە کۆڵم ببوایەتەوە مەمنون ئەبوو وەڵا کەس بدی ناوێت دەی سەوچەیەکە ئەم نێرەکەیان چۆن بەستوەتەوە ئەمە وەڵا بەس بڵم کوڕە عوسمانم خۆ ئەگە لێ بە شەق تێمەڵێت دەهەسە بام شتانە کۆکەینەوە پەلەم کە تۆ 2 ساعتە خات و خوتو دەکێشی کاکە گیان بە خەت و خوتوت نییە تۆ لە تەلەفۆنەکەشە هەر پەلەپەلە لە من کردە مە تەحقیقە خۆگاڵتە نییە بە قوربان باشە ڕوحەکەم ئەزانم تەحقیقە دنیامان دیوە بەڵام منش ئیشێکی زۆر پەلەم هەیە و زۆر مەشغوڵم منش من یەک دەرێک پەلەم نییە تێگەیشتی ناوە چی بوو؟ عوسمان بەملی وردم عوسمان بەملی وردم نای باوتە؟ کوربا بە قابلێ لەقەب بێت ئەوە هەموو داخی دڵمە دەری ئەبڕم ئەمە عوسمان مەجید مەحموود مەجید مەحموود چەند مناڵێ هەیە؟ دوو کچ و کوڕێک یارەبی دوو بەخواست نەنووسی سەرێ لە تێگەوم کاکە دوو کوڕ و کچێک ئەمە دوو کوڕ زاید کچێک ئەو دوو کچ زاید کوڕێک خۆ تۆ قسە مەکە کاکە تۆ بە قوربان من تەحقیقەکە نابێت تۆ قسە بکەی کوڕم جا زەحمەت نەبێ ئێوە بچنە و دیبا تەحقیق لەگەڵ ئەو دوانەیە بکەم ئەخدە باشە بەس تۆزێک پەلە بە قوربان باشە کاکە گیان ئەمە تەحقیقە بەسەر با بڕۆین ئەڵم باوکە هەتاوە لێ کۆمیەوە تاوەڕیە و دوانە بۆ نووسین سەر مۆتایشی بیاگەین ئەی وەنێکین بە فالوودە ئەجا لەوە خۆشتر دەهەستا دەستە کاکە دەست وەرێرە ڕۆڵە تۆ ناوی چی بوو تۆ؟ پەیام عوسمان ئەمە پەیام عوسمان کاتی حادیسەکە تۆ لە شۆ بووی من لە دەورە بووم دەورە بەم عوتڵێ و بەم هاوینە دەورە کوا هەیە؟ بابا لە خولی هاوینەی بووم گیتار لە چ شوێنێک؟ مەحەدە کۆمپانیای شوێیە؟
پەیمانگا من ێستا تەلەفۆنەکەم بۆ پەیمانگاکە بزانم ڕاست دەکەی یا درۆکەی ئەرێ کاکە بەساقی چاوم تۆ بۆ تەلەفۆن و تەلەفۆنکاری گشتەکە بۆ درێژەکەی توانێ من سوێنە خۆم کاکە لە دەورە بووە ئیتر دەوەی ناوێت ئێ کاکە تۆ هەقەچێت تۆ سوێن بۆ خۆی من تەحقیق لەگەڵەوە کەم دا سەفەر من بڕۆنە دەرەوە عیب ناکەی وا تۆزێ خێراکە بەساق دا هەستە بڕۆدەی کاکە هەستە بچنە دەرەوە قوربان ئەمە زانی چی بە من نەبێ ناچێت دەرەوە راسە دەی ئەڕۆم بلا ئەڕۆم بلا عیبە بڕۆ دەرەوە تۆ بڕۆ لاو تۆ وەرێرەوە تۆ ناو چی بوو؟ هەستی عوسمان هەستی عوسمان کاتی حادیسەکە لە شۆ بووی تۆ؟ لە دوکان بووم دوکانی چۆ؟ بازار بازار ئەی دزەکە و بینی؟ نا لە ماڵ نەبووم گەورم لە ماڵ نەبووی چی براوە هیچ براوەکو بزانی؟ نا بەس ماڵەکە تێک درا و بلە بەستراوەتەوە ئێوە بچنە و دیوە برا باڵا بەرزەکەتم بۆ بنێن ڕەشکەلانەکە باشە داسم دەی تۆش بڕۆ کچەکە لەو دیو بن تا بانگتانەکەمەوە باشە؟ بەڵێ قوربان ڕۆڵە بۆ باوتێنە من تحقیق لە تۆکەم قوربان بەخوا من لە پۆلیسە دەرسم ئەم لە پۆلیسە خۆرە بۆ پۆل لە پۆلیسە ترشی داوە شێخۆ تۆ گەورەی ئاخر ئەم تۆزێک مێشکی هینە شێتە؟ کورە باوکم شێتە بە کێڵێەوە کوڕێ باشە خۆم پێم نوتی کوڕم منیشی گرتەوە خەیلا یعنی بەخشراوە وازی دەبێت بەخشراوە تۆ کاتی حادیسەکە لە شۆ بووی ئەی قوربان جان منیان نەبەست بۆوانەیە ئەها لە چایەتی لێکردووم دزەکە ناسی؟ بەخوا قوربان جان ئەزانم کە سمێڵی هەبوو ئەمە سمێڵی نەیبوو ئێستا هەی بوو یا نەیبوو؟ نەیبوو تخوا یەک دەفع ئەو تەلەفۆنە جواب ئێمە بۆ ڕخسەتی ئێوە ئەرە تۆ عیب ناکەی کاکە کەی وەختی تەلەفۆنە من خەریکی تەحقیقم داسە بڕە دەرەوە ئەڕۆم بەساقم بەس تۆزێک بە پەلە دا هەستە کاکە هەستە ڕەشە توخواسە وەختی ڕەشەیە ڕەشە جانەزانین چۆن ببوورە بە قوربان تۆ جۆگرە با من تێوگەێنم چاوەڕاستەکە تۆ لەکوێ کاکە دەوەرە برا وەرە میوەڕانە چاوەڕێت تۆ بەساقە بە قوربان ئێستا منیش مشکلەکە حەلەکەم یەکسەرەکەمە ئەوێ دەیخوا حەل یاڵە دێ خێرا وەرە باشە زەلامەکە سپی بوو قژن بوو کەچەڵ بوو کەچەڵ نەبوو وەڵی قوربان ڕۆژ بۆ و دوانزەیشەوە لا قوربان وەڵا و دوانزەی نیوەڕێ زۆر سوورسپی بوو ئێستا سوور و سپی بوو یا ڕەش بوو؟ سوورسپی بوو ئەمە سوور و سپی بوو باشە باڵای چۆن بوو؟ وەرە باڵای زۆر بەرز بوو قوربان چەرە بوو بە عەقڵەن 180 بوو؟ تقریبا لە کەمەرما بوو ئەو تۆ ڕابێنی ئەی باشە گەل لە کەمەر تابێ چۆنم بۆ قزیاوە بەلا چاوتە وڵی داوای یارمەتی دەکەم وتی وەرتە زۆرە بێشەمش ئاوا کە ڕۆژمە بێژە کلەگەی لیا یاخوا و دەستەی خۆش بێ زۆر قەڵەویە زەعیف بوو وەڵا قوربان قەڵەوەیەکی زۆر زەخم بوو ئاوا تۆزە لاوازیش بوو ئەجاکە قەڵەو بێ چۆن لاوازە بێ کوڕم ئەی تەمەنی چەنە بوو وەڵی قوربان تەمەنی ئەوە تقریبا لە 82 چوو 82 جاهەتی 82 ساڵ چۆن فریای دزیەکە بەخواتی دزی کراوە ئەمە 82 بەس قوربان تخوا ئەو دوو بخیتە ئەو دیوانە 28 بوو ئێستا 82 بوو یا 28 بوو بەخواتی 28 بوو ئەمە 28 ڕەنگی چۆن بوو سەلام عەلەیکوم عەلەیکوم ئەسسەلام کاکە تۆ بوایتە بە قوربان تەحقیقە چاوە ڕاستەکە خدە من پەلە بە ڕۆحەکەم تۆ نازانیت چی لەو دڵەمایە کاکی پۆلیس من دوو عەشرە چاوەڕێمەکە ڕۆحە چاکەم بە قوربانی ڕۆحەم تۆ بووە لەم نەگی کاکە چاوەڕێ چی دەکەن؟ ئیکوری بابە من خەریکی سڵحم بە ڕۆحەکەم من خەریکی شتی هێنم زۆر مهم لە دڵی خۆمە باوکە ئەڵێن بە خواردن داواکەین خوا خدە هێستا وەختی خواردنە آخر باوکە میوانمان هەیە دە باش وەرە بابە هیچ ناخۆین ئەو پۆلیسی سێ تەواوی ئەڕواتەوە کێرە لە وەڵانە ڕۆم و هیچیش ناخۆم لەوانە 2 سەعاتی کە پێ بچێ کاکە جان من ئەمە تەحقیقە خۆ گاڵتە نییە من هیچ ناخۆم ڕۆڵە جان نابێت چکە بێ بگەڕێمەوە بە مەخفەر ناخۆم وەزی لێ بێنن باوکە من یەک فەلافلی بێغازا دەخۆم کاکە جا بچنە و دیوا تەحقیقەکەم تەواو کە بڕجاتان لێکەم یۆ من تا سەرچێت کرد کاکە یەکخوای دەکە تەلەفۆنە دەهەستە بڕۆ دووکەی وەختی تەلەفۆنە دەهەستا دە باشە چاوەڕاستەکەم ئەرە تۆ بۆ واکەی وەڵا ڕەشەیە کێشە ڕەشە کورە بەخۆ هیچیان تەواو نین ئەلۆ ڕەشە چییە کاکە جان چی بوو ئەرە تۆ منی شکاو لە کوێی ئەی دەوەرەوە کاکە وەخەڵە چاوەڕێت تۆیە کە تۆ عیب ناکەی منی بە پەنگنا ئەو خەمو چاوەڕێت تۆیە نەکرد هەموو ڕۆژ ڕەشە بۆ خاتی خوامە هێڵە بڕن بە قوربان من نەبوو ێستا تۆ جێی کاکەمە ئەوەیە ئێمە بەستا تووڕە بوو کاکە باوکی ناری تووڕە بوو عیبە بۆ تۆ کاکە
دايخة تلفوني عندك نارين لك دايخة جارية ألو ناري جان عسا باشي بقربان أو من قال تجاري توم أو أم جارج نهاتي ئەزانین تۆ من تۆ زیچ کاکەمە لای تازە هەرمەیە گوێ بگرە ئەوە باوکم میوانەکانیشی ئیزننا نێوان من و تۆش تەواو دایخست تیاچوم ئەی هاوار ئەرێ دەکاکە تەواو نەبووی ئەرێ دەبەسە ئەرێ ژیانی من دەمفەوتان وەڵڵا ئەرە دێ احتیامی خۆ بگرێ تۆش احترام لە ماڵەیە بمایە ێ باشە بوارەوەخی عیب ناکەیت تۆ وەرە دەوەرە وازی لێ بنە کاکە وازی لێ بێت بڕۆنەوە ئێستا تەلەفونەکەم بۆ مەخفەر بێن تۆش بەرن باشە کاکە گیان بۆ تەلەفۆنەکەی ڕۆحەکەم دە لێبەرەوە چاوەڕاست دەکەم من تازە ژیانم فەوتا یاخە بۆ چی بۆ کاکە کورە جۆن جی بۆ بە قوربان تۆ لە دڵی منە نیت ئێ چی تیای دڵێ کاکە من نیازی والله وبالله ئێدە باشە تووزی زوو قسە بکردا بێ قەزاوی کاکە تو هەر نەوێت هەر مەحتەلە کردو مناڵەکانی دانیشتوتم بە کەواتە ئەزانی چۆنە یەک شت هەیە با پێ بڵێم ئەبێ ئەو سیانە هەرسێکیان برم بۆ سجن بۆ قوربان بۆ مەسەج کوڕمی یەک دەقە ڕۆڵە ئەزانین چۆن پۆلیسیان کاکە جان ئەو دوانیان مناڵن ئەو دوانم بە ئەمان بەری قەی ناکەم براکەوەکەیانە دەکەواتە ئەوە بم یەک هەفتە خۆم لەوێ تحقیقی لەگەڵەکە مەزام چی لەگەڵە قوربان بۆ بەتەنیا من وەڵای هەموو ڕاستەکان لەڵم باوکەم ئادەم بەتەنیا چجرەکەم وەڵای باوکە ئەو دوانە پیان کردم بە تایبەتی ئەمە وتێمە لە زدی باوکم بۆ بەرنامەیەدا ڕێژین ئەو دوانە بوون ئەینا ڕەسەنینە باشە من سەرم سوڕماوە تێ ناگەم من شتەکەم زۆ بەنهێنی کرد ئێوە چۆن پێتان زانی ئەگەر باوکە لەبەرەوەی ژنمارە نەکەی وەڵا سەیرم لێ زۆر سەرم سوڕما من شتەکەم زۆر بەنهێنی کرد چۆن زانیتان ئەها باوکە ئەو ڕۆژەی 10,000ەکەدا پێمان خەرانی ئاقڵانی جاهاتیش بۆ سەر و پیزارتان بۆێنم ئێتە چیتان لێ بکەم پارەشتان هەیە ئێستا باوکە گیانی وەڵای من پیزا ناخۆم ئەگەر هەیە ئەندۆمیە خۆم ئاخر کوڕم تو شەرەفەوە قەڵافەتی ئەندۆمیە ئاخر دەن کوڕم دەتۆ هاوەش بگرە ها کوڕی من یاڵە ئەندۆمی ئابەت نانە باوکە ئەندۆمی ناخۆم پەشیمان بوو حەزم لە چلوفریایە چلفرا دانا جنوبیە جات و شەرەف ئەو قەڵافەتی چلفرایە با ناموسم بە 2,000 فراش تێر ناخۆی تۆ دەبێڵە کاکە ئیشم هەیە ئەڕۆم نەچنە دەرەوە ئەو خوشکەتان بەجێ نەهێڵن ها خوام لەو خۆیان بێمە و چوو بێتە دەرەوە هەمووتان فەلاقاکەم بڵێ جانی اعتمادم لەسەر تۆی بەستە چاوەکەم برا ڕۆکە سوێرەمە لەکەیەوە خۆی نەشتووە قسەتام کردای کوڕم کە ڕوون کردووە ئۆکێ بتم خەڵشەم ئێجا دوای چی دوای ماچەکە جۆ بگرن خوام لەو خۆی بێن دەرەوە باشە بڵێ جانی اعتمادم لەسەر تۆیە بەسەر چاوەز باوکە یەک پرسیار خوابانە لەگەڵتا کورە بەخوا ژۆرەکەیم برایە ڕۆڵە منە لەم ئەچم بۆ سوڵە عاقڵ بندانی چن وەڵی جۆ بگرن بوشم لە دایک ئەو دایکم هی ماچی نەکردیەوە باوکە و بەڵ تەئکید من ئەمما جشتێکی تیا جۆ بگرن هەموو جارە باوکم مەڵێ بلەم بەقم قسەیە چاڵەوە بەزەم جارە من و باوکم ئەو هەستێمان بەقمەوە قسەیە چاڵوانێ بۆ مەعیتوە بخوای ڕاستەکەی بڵێ لە ژیانیا 26 ساڵم پارەی نەداوتم تێگەی ئەنج ئەسا حلێ بدۆزانەوە چی بکەم بە قورقا باوکم ژن بێنە من تێاچم کاکە بەسا گریانت لە چییە کاکە دەحلێ پێیان دەشتێ بڵێ زانم هەموو جارێکە حلەکان دانانێت دەشتێ بڵێ قوتی دەشتێ بڵێ بۆستە دەیەک دەقا دەی دۆزیمەوە دەی تۆ بەستینەوە کاکە بۆ من بەستنەوە دە بۆستا بزانڵێت چی تۆ ئەبەستینەوە تەلەفۆنەکەی نەڵێن دزاتۆتە سەر ماما کاکە جان ئەو دزەبێتە ژوورم بەسلامەوە بۆ کورسیم خاتم باڵی و منیشە دزێ تۆ فلات هەڵت ناگرێت سەری سەر کاتەمون باڵێەوە بڵێ کیان پێویست ناکات بترسی بۆستە بزانین هەستێڵێت چی دێڵادی وەست تۆ چی بۆ دەورە تۆ بەستمەوە خۆمەڕۆ ڕازین ڕازی یاخوا ئەمرتان نەمێنێ بۆ خاتری پێخەمبەر خوانەکە یاخوا لەشتان کرم تیا بۆ خاتی چی جزبێت قورعان خوانەکە باشەوە بەشێرم ڕۆڵە ئێ باشە ئەمەتان بۆچی کرد بۆ معلوماتان بۆ معلوماتان بەنێرەکەری ئەو ژنە هەرهێنم دەوڵای بەنێرەکەری ئەو ژنە دەکەواتە منیش هەرسێکیانە بم بۆ سجن نەنازانین چۆن سیان هەرسێکیان بەبە ئەو دوانە واز دەبێنە تۆ بەس بلەم بۆ بەرە وەڵڵا وازانم جوو تێژ نمێناوە والله من بم لجاتي توبي لوا كمؤمن شم بقول نيف ساعات ثانية شو زلمة نايب لك كلمة من توزێکە مەسێ چوار پیاو ناتنشتیان برد تتخوا بناشويني بيو وتري مشتري ئارە وەڵا خوانێ أنا ميني أبرد يستيك هاي ثانية نهاوة من وازم تەبیعەتە نایانی بۆ ئەو حەز لە ژمێی نییە
فتح گوێ بگرە وەڵی بە قسەی منەکەی بیکە بە دوکانی فیلەر و میلەر فیتەر؟ فیلەر بابە فیتەری چی؟ فیلەر چییە؟ ئەمە نیە دەرسی بۆ تۆکسەکەی کەم بە لە چوو لێوی ئافرەتا ئەمریکا ئەوە ئاوساینن؟ فتحکەی بینم و چرکەم پیایە نا بۆ نایکەی بە دوکانی کۆسمەتیک کۆسمەتیک چییە؟ کۆتمەت ئەوەی کە میکیاج و جانتا و پێڵاوشتی ئافرەتانە فرۆشیە حەزم لەو شتانە نیە ئەمەی خۆم باش وەڵڵا هەیەتە خێر لەوەیە حەزم لێ نییە وەڵی ئەو سێ چواریشە زۆر باشە بوو ئەدی تۆ سێ چواریشی باس کرد هەمووی مؤەنەس بوو ژنانە بوو ئەی بۆ باسی ئیشێکی پیاوانە ناکەی فەتە ئازانی چۆن کاکە مەسەلەی من بێتوتە نییە بێژ نییە بڕاو قەنەعاتە دەبێت شەو ئەخەوم هەتا ڕۆژە بێتەوە پێشە ژنم هێناوە هەر لە خۆشیە هەر خواخوامە خەبەر نەبوو وەرە بینی خۆمان بێ ئەوەی هەیەی لێ بێزارە ئەوەشی نیەتی کوێرایی داهاتەوە بووی دەواز بێت وەرە بابە شەڵای کوێرایم داهاتە هەم بووایە بەس نییە لە دوانزەیەشەوە ئەی و عوسمان ها ئەوە هینێ چی؟ لە تەبەتانی بێ بەخۆتا بە سەرمان نەبێ کوری کاکە شۆربایەکە بۆ لێنێ کۆڵنجە کردو ڕقیتە و کردو تۆزی ئەو شێ لێ فتح من وێرانم فتح وەڵا خوا فرسەتر ئەگەر شانم لێ ڕق بۆ با تۆزی بوشێلە نە وەڵڵا السلام عليكم. عليكم السلام بخير يا عليك السلام قوڵە با ما فتح جات شوري باشي براجة باشي شكون عك بخير بێ گوڵە نێرگز ئەو مامەی لێ کردوخوا هەب لە عوسمان کوری کاکە هەب لە عوسا ڕازی ما فتح كريته ما تبتشنا براژن بە 1500 نەنە بە هەزارە عوسمان کاکە بە 1500 چی بۆ ماڵم وێرانەکەی کاکە 1000 ڕوبعی لەسەر خۆمە کاکە من پارەکە دێمیە اي بياس بتشنا بە 1000 ڕوبعەکە بە هەزار بی ما فتح سفيك مايك ئەوە تعالی وێ خۆ زەر دەستی بەسەر چاو بەسەر چاو ئەوە زەرم بۆ تەگرمەوە تۆ تیەکەی لا لا بە قەبری باوکم تیەکەی لا لا ما عثمان عزيز ما كيش كم من لە خزم بەخوا دەستی تێوە نای اخي خو حسك جوان هالبشيرم خو من جوان هالبشيرم ئەم سەیریکە ها ڕێگەڵی کوڵمەکانتە ماشەڵڵا و لێ بێت ئەمە من بۆ من بۆ گیانەکەم لا 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 تبي رقم جاكم پەمەی عینە ڕەنگی پێستێ سعاجة أتمري خم جاكم وبينا بينا بيلا لە ژوورۆ لێتی ئاڵ و جوان کاک جعفەر باشە شکر خەریکی چییە؟ ماڵۆ بێشی بێکارە بە ناشکوونە بێ کوایژێ کوا مەعاژێ کوا پارە هەیە بە ناشکوونە بێ دنیا بە قوڵیدا کوا حیف پیاوێکی ئەوە بێنیش دەماڵدانی شوە ئەوژنە ناسک و نازداری هەیە وەڵی مەم لە جاتی ئەو بلۆک بەشان بارەکەم من فتاوم بۆ پێشت خۆ پیازەکە جزگاری بە بێکەوە پیازەکە بۆ وڵی جوان بێ بۆ تاسکەباری وت ئەڵڵە تو خوا گوناح نییە جعفەر تاسکەباری بخوا وەڵی هەقە پەڵپینەی بۆ لێنی بەس شۆربە عالی با دانیشا وڵە باخ بۆ لە ژوورەوە ناچی پرتەقاڵ سێوی لێ سێوە لا سوورە زانە بای چەنەوە هەرەمە دەویشتی کە ناوە فتح دووسێ کیلۆ مۆزیشی بۆ دایە لە سەحسە چی ئەو تۆ عیب ناکەی ژنە نییە ماڵە نییە حاڵنی عیب ناکەی ئەو قسانە چی ئەبێ جعفەرێ بۆ بنێرم تێگەشتیت حەیف ڕۆیشت بۆ براژن تەخیان وەڵا ڕۆیشت کواش وەڵا ڕۆیتی مام فتح ئەوەنە سەیری کردم وتی لە ڕوون نەهاو تۆزە قسەشی پێوتی هیچ چاوی هینە بە من ئارە وڵاوتی توزە ئەخلاق قوشتیم بەدڵ نییە بە قورعان لەوانەیە بە تویت بێنێ پورە بۆ خاتی خوا فتح عمەلی دامان عوسمان بۆ خاتی خوا حیا و ناموسی حیا و ناموسی تۆ بەشەری آخر هیچم نەوت نافتح تو عیب ناکەی شووری ناکەی ئەم گزگلە چی داناوە لێرە چاو لە ئەفرەتی خەڵک دەکاتەوە ها قسە بە خەڵکی من چی وتووە هیچم وتووە هیچم وتووە وتم براژن 2 کیلۆ مۆز بەرەوانێ تو علاقە مۆزەوە چییە مۆزی مۆزی دێ بۆ چی مۆزی دێ بۆ چی مۆزی بۆ چی پێم ناڵێ پێم مۆزی بۆ چی مۆزی دێ بۆ چی ها کەی وەختی وازی لێ بێنە ئەم پیاوە کێشەی هەیە بێ بۆی حەل بکەین کێشە چی هەیە کێشەی وڵی کەس شعوری نەماوە لە بگەڕەکەی زانی چۆنە بێمە مەحاولەیە بکەین سەردانێکی ماڵەکەی بکەین بە مناڵەکان قەناعەت پێ بکەین کە ژنێ بۆ ئەم باوکان ئەوە قسەیە کاکە دەبیری لە من بکەن و تۆ شعورتانە بێ ژنێکم بۆ مەیترە شتانە تەرکەکەم بەخوا باشە کاکە باشە بەسەر چاو تۆزێ پیاوە بۆ ئەوی بتوانێت شتێکی بۆ بکەی عیبە تۆزەوەدا چاو ئاوا بکەم مەگەڕێ وڵی جافەر ئەوەنە نەکبەتە من بەردێ لەو ئاسمانە بکەێتە خوارەوە ئەوێ بەر تەپی سەری من کەوێ باشە کاکە باشی ئەوانە کۆ بینەوەچی سەرێ مناڵەکانی و ڕازیانە پارەکەی پارەکەی چی کات جعفەری زانم
باي چەند بوو؟ 2 پیاوە ڕۆبا شم بەرەجە بەلا باشە بێخوا حافظ ئەنجان بە تۆش بۆ خاتی خوا تۆزێ بە خۆت ئاپچۆر و خەریک بنیوە مردوو بکەن مردوو لە تۆش پیاوانە ئاقل پیاوانی گەڕک بۆ پەرەوەرن بۆ ماڵی ئێم بەشکی شەڵا حەلێکی بکەین باشە بەسەر ئێوارەین باشە بەسەر بەرە خوارزم سەمونەکەمی چ ناوێت نا وەڵا بەس خۆشی ئەو کەرزش خۆ شوێنی خۆی ماڵێ بە خۆنەگیرە خۆی شەڵا بە شەقە بچڕێن یەخوا بە خێر بێن خێر و بەرەکەتتان هێنا ماڵە ماما عوسمانی گیان یەخوا بە خێر بێن سەرچاوی عوسمان هاتن بژی ڕاحەکەمان کاکە فەتح بۆ عەزیەتی کێشا یەک بەرچنە ترێ هێناوە ماڵە بە خۆڕنەی وەرە بۆ ئەم زستانەی شەڵا بیکەن بە ترشات قەی چیەکە ڕاحەکەم وەڵڵاهی وەی ڕاستی بێ عوسمان یەک پیکار شوتیم بوات بوو شوتی چیشی ئامەنگە گەورە بوو 20 کیلۆ خەریک بودانی شتان بۆ بێنم بەخوا نەوەڵا عەزیەمە کێشە بە عەزیەتی چێ بیخەنە سەلاجەکە وا مناڵانە قاشیکەن بیخۆ ئەخورێ قوربانە ئەو تو بۆ براژن نایەنی زۆر سەیرەم جعفەرە بۆ خوایە عوسمان گیان براشت زۆر وێرانە حەز زۆر نە وا ماڵێ ئەرە بەخوا دەستیایە بتڵێ غاد وتم ژنەکە مەکە خۆم ئەیبم هەر ئەوەنی ئینکار خۆ نازانێت چەندی کارە دەستیایە بردی یەک شەقە لە پشتەوە هاو ئێستا ڕێک تا خدووە کەوتووە بردم بەلای باجە حەلاوی هەند دەستی پشتیا هێنا چاری نەبوو غەڵەتی سەر تاپا و غەڵ چۆنە بێ بۆ لای ئەوژن ئەی هاوار ئەوە ئیشی منە من پێشتر ئەسڵ ناوم عوسەی فەقەرات بوو من هاتمە ئێروتم با فەقەراتەکەی دابرم خۆ دکتۆر نیم پیکابێک نییە خۆی کردبوو بە ژێر شاحینەیەکە پشت ئاوان نییە ئەم ئاوای لێ هاتبوو ڕێک شکا بوو سەیری فەتا ئەو فەقەراتی پشتە بوو بۆ دوو کەرتەوە چاکم کرد مێوی تاڵە هێنیت لەگەڵ گەڵای گوێزە لێیە بەخوا مهم جا ئەم گەڵای گوێزەم لەکوێ ئێستا بۆ تۆ دەدان شەبیە قەزای لەسەر بەزمی خۆ ناکەوی تۆ پیاوەتیم کرد کەی وەختی ئەوە مەزاقیمە بۆ چی هاتووی تۆ باسی چیەکەی چاوە ڕاستەکە توزانم ئاخەم دڵم ژانەکە ئەها ئەوەی ترم شە خۆم لێ ناکەوێت دەبەسا مردومێ لە بەزمی خۆ ناکەوی قسێچکە بکە دەی تۆ سەر مەوزوعەکە لێوازەوانە بێنە خەی جۆ بگرێت دوای ئەم تەواوبوونی جەلسەی ئیشەڵڵا لەسەر خێر بە تەکبیری خۆش و بە خەبەری خۆش دعوەتی منن ئای ماڵە چۆن وەڵا دعوەتی هین بە جلەکانی فەتاح بیرم کەوتەوە سەر و سێشیش جگەر بخۆن زۆر ڕەنگە بەجلەکانی فەتاح جلەکانی خۆ زۆر جوانە ئەڵی دەبەی سەر بەڕادی دا باشە دێ وەڵا خۆ زۆر جوانی شێلم بەترشێ پێ مەکەنە تۆ لە سابوونی ڕقیەتی کاکێمە بۆ چی هاتون و تۆ باسی چیەکەی دا ئەو مناڵانت بانکە و سییانە با تۆزێ نەسیحەتیان کەم وەڵاهی ئەزانین چۆن ئەلحەقی سییانین دوانیان لەوێ دانێکیان نردووە بۆ شتێکی خێر وەڵاهی بلم نردوو بۆ پاقلاوە کورە هەمومان نەخۆشی بێ قەزایزە چێ پاقلاوە خۆ کورە عوسمانجان بەخوا من شەکرەکەم دایم فولە لە چۆ پاقلاوە خوری وەرە بوو ئەمانە ترسنەکەن خۆ من ئەو پاقلاوەیە نارم کە پشیلێتە هین ئەڵم پشیلە کەشتی لەیتیایە ئەمە پاقلاوەی وشکە ئەمە لەوەی جارەکە نەبێ کە بۆ هێنا ڕێک ئەوەیە بەخوا بەداڵی خواردووە دەبخۆ دەبا بێن وەڵا دەبخۆ دەبخۆ دەبا بێ چی بێ منڵم بلم نردوو بۆ بازار بابی هێنێ کە پاقلا و وشکەکە هێنا هەمومانەی خۆی عوسمان دەوازە بێنێ من ئیش و کارم بەجێشت ئەو مناڵانە بانکە با تۆزی نەسیحەتیان کەم ئاوا بەزرە چاتان لێکم قسەی خێری جوانم بۆ بکەن خەمن باشە بە خەمە نەبی یەک دە ئێمە هاتوین دیفاع لە تۆ بکەین بوو بینم هاتن ئیتر بزانم چیەکە باشە کوا هەستی پەیام کوان ڕۆڵە دەوەرن ئەو هات خۆش بێ سەلامەت بێن ئەوە چییە باوکە چێ باوە ئەڵی سێتی قەڵەماجی کرد عوسمان چاو لێتی مناڵەکانی پێمان ڕابێرن دەچی بکەن ڕۆڵە تۆزی ئەدەبتان پیاێ میوانن من جۆمێرە کەوتون دوو سەر باوکیە تقریبان هەرە وەڵا ئەوەی ڕاستی بێزانکی ڕۆڵە جانیمە بۆ مۆزوعێک هاتوین هاتوین ئەمانەیەم کێشەیە حەل بکەین و دوو ڕێگەشم دۆزیوەتەوە چی پیدا خۆن عوسمانەوە چی پێم ڕابێرە کاکە مەبەسی مافەتاح ئەوە نییە مەبەسی مافەتاح ڕێگا سیاسەتەیە یعنی بۆ مەسەلی ژنێنە بەستاخەم کاک جەعفەرجیان سیاسەتێکە لای ماڵی ئێمە مەکە ئەزانی چۆنە گوڵەکەم با من پێ بڵێ ئێمە هاتوون بە شێوەیەکی دیموکراسیانە حەلی بکەین ئەگەر وا بڕوا ڕۆژێ باوکەکەتان لە کۆڵانێکە ئاکوژن چی کوژن هێز نییە باوکم کوژێ بۆچی کوژن ئەی کوژن کاکە وا بڕوا کوژن کاکە جان ئەو ڕۆژتا ئەوە لە کۆڵانانە ئەگەڕێ و یعنی بە کوردیەکەی باوکتان چاو باشقاڵ لە سێری ژنی خەڵگەکە من چاو باشقاڵی بکەم باوکم شتیواناکە بەرەڵا کردومە
بەڵام کوڕم کردومە هەتا ژنیشم بۆ نێن بەخوا چاویش داگرم و گەڵبی ژەنێرم بۆ ژنان و هەتام کوشم بەسمان ئەوەی شتێکی بەسەرێ بەقوربان بە زۆرینەی دەنگ هەر هەمومان خەڵکی گەڕک کۆ بکەینەوە ئینتیخاباتێ بکەین یان بە بەڵێ یان بە نەخێر مافەتاگەن خەڵک تااقەتی نیە بچێت انتخاباتی عێراق سەدێن دەنگ بە باوکمەدەن ئاکاکە بۆ ئەمایانیان جارێ هەرچی دەنگی ژنان هەیەیەن بە من بۆی نەجاتیانێ ئەرە وەڵایەن هەر هەموویەن بۆ ئەم دەنگانە الحكم لله رازين بەڵام بەمەرجێک ئادێزانی باوکمەرج چی تەزویری تیانەکرێ و ناوی مردوەکانش بسڕێتەوە ئێ باشە دەیخوانێ بڕۆ پیرۆز بێ ئەی کوا شەکراوەکە بان کاکەی جان نابێ بلێ بێتەوە خوا حکایەت مهم بووە بەزەڵم عوسمان ئەو کوڕی تۆ تۆزێک کەرۆکەی بڵێ ڕازی بێ کۆرە منە دوو چۆلەکەیم ڕازی بوو ئەو ژێژە هەرێکتر ڕازیە بێ ئەو تۆزێک لە زەلامی کە لە زلە ترسێ خۆش چاوی لە سوودێر و ئاوە شێرەکەم هاتەوە پێکەم بەڕۆڵە میوەمان هاتەوە پیاوانە بە خێراتنیان داوای لێوەرنەکەم تو سێرێمان گەڵی ڕێوازە یەک تۆزی لە خیاری سامەرات قەجاڵەتی سێرێمەڵی چۆنەرە تۆزیە حرمەتی خۆ بگرە عوسمان کاکە دەچی کە من بۆ ناگیرێ ئەی تۆ بەچی بیەکەن ئەڵی بەحری ئەبیەزی بەڵجلانەوە زۆزوانی بەسە چەنە بازی فەرموو پیاوانە بۆچی هاتوو فەرموو ئەوەی ڕاستی بێ کوڕ مەزایکی بۆچی هاتوون بۆ مەوزوعی ژنەکەی باوکەی هاتووین ئینتیخابات دەکرێت لە گەڕەکە گەڕک کۆکرێتەوە بە بەڵێ بە نەخێر ئەگەر وتیان بەڵێ ژنی بۆێنین وتیان نەخێر ژنی بۆ نایێت ئەرێ ماڵە بەقون نەجی لە کاک فەتا تۆش ماڵە بە هەر ڕۆژە سا حیزبیشی کورە کوڕم حیزبیشی خۆ من علاقەی بە حیزبەوە نییە علاقەی بە ژنهێنانی باوکتەوە هەیە باوکە من تێنەگەیشتم تێنەگەی جامە کەری خۆم تێنەگەرم کەس تێناگەێن دەتێگەرم ناچێت کوڕی من بە بێژنی وام لێ هاتووە لە کۆڵانە ئاوا سەیری ژنانی خەڵکەکەم جابا باوکی شوێن نەکوژێن نابوسیشمان نەچێت تێگەی بەگەڕێکا بڵاوێکەینەوە کێوتی کێوتی کامیان زیاتر وشنێنم نەبوو نەیەن من تێگەێنم با تێگەێن بە باشی تێگەێنم باوکە تووشی نەخۆشی چاو باش خەڵی بووە تێگەشتی ئافرەت ناوێرە بێتە دەرەوانێ ئەما چێتە ناو چاویەوە باوەڕێ بێ کەس لێکوژم نێکوژم جۆ بگرە یەخوا من لێشە کێر نەبم ئای بە کوڕم تێگەی یەکشتیش با بێ بڵم خۆ ئەگەر لێ قەبکەم بۆ سیمێڵەدا یەک تاڵی پێوە نایڵم تێگەی ئەنجا دوای یەشمەوە بۆ لەو پێشی و مابێ یەکشی لەو بۆ لێم زیڕە و گاتە بنی دنیا ئەوە نیت مافەتا قسەیکی کورە دەتۆ واز لە بلەشێت بێنە کاکە داینێ بۆ خۆم بەخوا شەقشەقێنی پێکەم کوا شەکراوەکە تەوا یعنی شەڵا ڕێکەوتی کوا بلێکیان چی هێنات هێناومە پاقلاوە وشکەکە پاقلا چی پاقلاوی وشک والله باوکە هێناومە ئەوەتە ئەوە چییە؟ ئەوە پاقلەی وشکە کورە منەتم پاقلاوی وشک پاقلەی وشکی ئەمرش نەمێنێ بۆ کاتری پێکەم